بە پێویستمانزانی ئەمڕۆ لەم بەرنامەیە چەند ڕێنماییەک بین دەربارەی خانمانی دووگیان و ڕەمەزان. ئایا کێن ئەو خانمانەی کە پێویستە بە ڕۆژوو بن، کێن ئەوانەی کە ڕۆژووگرتن مەترسی دروستەکات لەسەر دووگیانیەکەیان، و ئایا ئەوانەشی کە بە ڕۆژوو ئەبن چۆنی بەردەوام بن لەسەر ڕۆژووگرتنەکەیان. بەگشتی لە ڕووی زانستیەوە خانمانی دووگیان تا بکرێت بە ڕۆژوو نەبن سەلامەترە لە پێناو تەندروستی گیانی خۆیان و کۆرپەکانە. بەڵام ئێمە زۆربەی خانمان حەز ئەکەن کە بە ڕۆژوو بن. لەو حاڵەتانەیە پێویستە پێش مانگی ڕەمەزان، پێش ئەوەی کە بڕیار با لەسەر بە ڕۆژوو بن، سەردانی پزیشکی پسپۆڕ بکە تاوکو چەند پشکنینێکی تایبەتی بۆ بکە، دڵنیا بێت لە تەندروستی خۆی و کۆرپەکەی لە ڕووی پشکنینی مختەبەری و سۆنەر و قیاسکردنی زەخت و کێشی دایکەکە. ئەو کاتە توانین مۆڵەت بین بە خانمەکە کە ئایا بە ڕۆژوو بێت یاننا لە مانگی ڕەمەزانە. بەگشتی ئێمە ماوەی حەمل کە 9 مانگە ئەیکەین بە 3 بەشەوە، هەر 3 مانگ و بەشێک. 3 مانگی سەرەتا کە بەشی یەکەمی دووگیانیە، لەم 3 مانگەیە هەتا بکرێت ئێمە ڕێنمایی دووگیانەکانەکەین کە بە ڕۆژوو نەبن. لەبەر ئەوەی زۆربیان لەم فترەی 3 مانگی سەرەتایە ئەگەرێکی زۆری توشبوون بە بێزووی دووگیانیان هەیە، دڵتێکچوون و ڕشانەوەیان زۆرە، چونکە گەدە خۆی لەم حاڵەتە لەژێر تەئسیراتی هۆرمۆنی حەملەکەیە سست ئەبێت. پێویستەکە کە خانمی دووگیان لە سەرەتای 3 مانگی سکپڕیە کەمخۆری دایمخۆر بێ، زوو شت بخوا و کەم بیخوا، کە ئەمەش بە پێچانی مانگی ڕەمەزانەوەیە. لەبەر ئەوە ئێمە ڕێنمایانەکەین کە بە ڕۆژوو نەبن. جگە لەوەش تایبەت ئەو کەسانەی کە نەخۆشی هەناویان هەیە، وەکو نەخۆشی زەخت، شەکرە، غوددا، یاخود ئەم خانمە پێشتر کێشەی هەبوو لە کاتی دووگیانەکانی پێشوە، بۆ نمونە لە بارچوونی هەیە، خوێنخەستی هەیە، لەم حاڵەتانەیە ڕێنمایی یەکەین کە بە هیچ شێوەیەک لە 3 مانگی سەرەتا بە ڕۆژوو نەبێت. دواتر بینە سەر بەشی دووهەمی دووگیانی، 3 مانگی ناوەڕاست، ینی مانگەکانی 4 و 5 و 6 سکپڕی. لەم حاڵەتەیە کۆرپە دروست بووە بە تەواوەتی، تەنها لە قۆناغەکانی گەشەکردنایە. لەم حاڵەتە پێچوونەوەیەکی تر ئەکەین بۆ دووگیانەکە. ئەگەر باری تەندروستی جێگیر بێت، کێشی باش بێت، هیچ نەخۆشیێکی درێژخایان یان نەخۆشی دووگیانی نەبێت، وەکو شەکرەی دووگیانی، بەرزبوونەوەی پەستانی خوێن، نەخۆشی خوێنخەستی، هەموو شتێکی باش بێت، بە سۆنەر گەشەی مناڵی باش بێت، خوێن باش بچێت بۆ مناڵەکەی، لەو کاتە ئەتوانین ڕێنمایی بکەین. ئەگەر خۆی زۆر حەزی کرد کە بە ڕۆژوو بێ، ئەتوانین پێی بڵین کە ئەتوانیت بە ڕۆژوو بیت، بەڵام بە مەرجێک. لە کاتی ڕۆژوەکە ئەبێت پارشێو بکات، ئەمە زۆر گرنگە، و لە کاتی ڕۆژوەکەیە لە ماوەی ڕۆژەکەیە زۆر خۆی هیلاک نەکات، بۆ ئەوەی تاقەیەکی زۆر سرف نەکات، نەچێتە بەرهەتاو، بۆ ئەوەی تووشی وشک بوونەوە نەبێت. و هەنێ نیشانە هەیە ئاگداریەکەنەوە، هەر کات هەر یەک لەم نیشانانەی هەبوو پێویستەکە بە زووترین کات ڕۆژوەکەی پشکێنێ. نیشانەکان وەکو چی؟ وەکو سەرێشە، زۆر بێهێزبوون، مانوبوون، شەکەتبوون، کەیتر ناتوانێت هیچ شتێک بکات، جگەلەوە کەمبوونەوەی جوڵەی مناڵەکەی، هەستکردن بە ڕقبوونی سکی کە وەک هەستەکات ژانی پێشوەختی بۆ بێت، یاوە خۆت نیشانێکی کە تۆخبوونەوەی ڕەنگی میس کە هەستەکە ڕەنگی میزەکەی مەیلە و پرتەقاڵی لێ، ئەمە نیشانەی وشک بوونەوەیە. ئەوە لەو حاڵەتانەیە پێویستەکە بە زووترین کات ڕۆژوەکەی پشکێنێت. و کاتێکیش کە ئەم نیشانانەی نەبوو، بەردەوامە بێت تا بەربان کاتی ڕۆژوشکانن دیسانەوە بێ ڕێنمایی بکەین کە لە کاتی بەربانگە بڕێکی زۆر خواردن نەخوات وەک کەسێکی ئاسایی، ئەبێت لە فترەی بەربانگ تا پاشێو بەردام چۆن دەمی بجوڵێت، شلەمەنی بەسەریەکەوە بۆ نمونە بەجارێک ئێماڵین ئەبێت لەو فترەیە 3 لیتر شلەمەنی بخوات، ئەو 3 لیترە نابێ بەسەریەکەوە بخوات، ئەبێ پەرداخ بیخوا. شلەمەنیەکەش تەنها ئاو نەبێ، بۆ نمونە شەربەت بێت، شیر بێت، ماستاو بێت، بەم شێوانە شلە دیسانەوە سوپ ئەتوانێت ئەوانە ژەچنە زمنی شلەمەنیەوە. خواردنەکانی کە زەرورە لەو فترەیە بیخوات، کانزا و ڤیتامینەکانن. کانزا و ڤیتامینەکان لە سەوزایە هەیە، لە میوەیە هەیە، زایدەن سپیاییەکان کە پێویستە بە تایبەتی بۆ ئەو فترەی 3 مانگی ناوەڕاستە. ئێمە بڕێکی زۆر کالیسیۆممان ئەوێت بۆ خانمانی دووگیان، بۆ گەشەی ئێسکی مناڵەکەیان، لەبەرەوە بڕێکی باشیش سپیایی بخوات. جگە لەوە
دانەوێڵەکان زۆر زەرورن وەکو شۆفان و هەروەها چەرەسات کە ئەمانە ئەو خواردنانن کە بە شێوەیەکی هێواش تااقەت پێ ئەبەخشن بۆ ئەوەی بە درێژایی ڕۆژەکە خانمەکە کەموزە نەبێت. جگەلەوە پارشێوەکەش پێویستەکات زۆر زەرورە کە لەسەر پارشێویش نان بخوات لە کاتی پارشێوە. جگەلەوە ڕێنمایەکی تریان عینێ ئەوانەی کە بە ڕۆژوو ئەبن لەم سێ مانگی ناوەڕاستە نابێت ڕۆژوەکانیان وەکو کەسێکی تر هەموو سی ڕۆژەکە بەسەریەکەوە بگرن، ئەبێت ڕۆژناڕۆژ یان دوو ڕۆژ جارێک بە ڕۆژوو بێت. لەو حاڵەتە بۆ ئەوەی بە ڕۆژوبوونەکە زۆر تەئسیر لە حەملەکەی نەکات، زۆر مانووی نەکات. ئەمە دەربارەی سێمانگی ناوەڕاست. بینە سەر سێمانگی کۆتایی دووگیانی لەم فترێشە مناڵ گەشەی تەنها پێویستی بە گەشەکردنە، بەڵام خانمەکە پێویستی بە بڕێکی زیاتر لە کالۆری هەیە لە مانگەکانی پێشووی، لەبەرەوە پێویستی بە خواردنی زیاترە. جگەلەوە پێویستی بەوەیە کە شلەمەنیەکی زۆر بخوا بۆ ئەوەی تووشی ئاوساوی نەبێت لە کاتی دووگیانەکەیە. پێویستی بەوە هەیە جوڵەی هەبێت بۆ ئەوەی تووشی خوێنمەین نەبێت، چکە بەرەو مانگەکانی کۆتایی ئەڕوا ترسی خوێنمەینمان زیاتر ئەبێت. لەبەر ئەوە پێمان باشە لە سێمانگی کۆتاییشە بە ڕۆژوو نەبن، چونکە بە ڕۆژوو بوون لەم فترێشە ترسی کەوتنە سەرژانی پێشوەختی هەیە. لە حاڵەتێکە ئەگەر هەموو شتێکی باش بوو زۆر جەختی لەسەرەوە کردەوە کە بە ڕۆژوو بێ، هەمان ڕێنماییەکانی پێشووی بۆ دووبارە ئەکەینەوە و پێویستی شەکات هەر خانمێک کە بە ڕۆژوو ئەبێت وەکوتمان پێش مانگی ڕەمەزان سەردان بکات، چێکی خۆی بکاتەوە لە ناوەڕاستی مانگی ڕەمەزانیشە. و دواتریش ئەو خانمانی کە لە دوای مناڵ بوون شیری خۆیان ئەیەن کە ئایا پرسیار ئەکەن بە ڕۆژوو بنیان نا، ڕاستیەکەی ئەمانیش وا باشترە بە ڕۆژوو نەبن، لەبەر ئەوەی تەئسیرەکات لە شیرەکەیان کەم ئەکاتەوە، کە شیرەکە کەمی کردەوە مەجبور شیری قوتووی ئااتێ، ئەو کاتکەنە مناڵەکە شیری قوتووی خوارد دووبارە ناگەڕێتەوە سەر شیری دایک. ئەمە یەک. دووش شەشمانی سەرەتایی تەمەنی مناڵ پێویستە لەو شەشمانی سەرەتایەشە کاتێک کە مناڵ شیری دایکی ئەخوات دایکەکە بە ڕۆژوو نەبێت. لە دوای شەشمانی سەرەتاوە ئاساییە، چونکە تەواوکەرە خۆراکیەکانی تر ئەدرێ بە مناڵ، ئەو کات ئەتوانێت بە ڕۆژوو بێت.